ئیمانی تەواوت بە پەروەردگار هەبێ، هەموو ئەسبابەکان کە لە گەردوونە لە ئەرز و ئاسمانە لەلاو خەڵکا دێن و دەچن بەبێ ئیمزای ئەڵڵا هیچی نابێ. ساڵێکمان ڕۆی لە زستانێکا بووین، چ بە فرو ڕەهێڵە و بارانێکتان بینی مسلمانان لە هەموو کەناڵەکانەوە دەمبینی و متابعەم دەکرد جاروبار، دەیگوت کەژ ئەوە وشکە ساڵی بەسەر چوو، ئەوە دنیا هەمووی بوو بە ئاو. بەداخەوە کەسێک لەو ڕاگەیاندکارانە نەیدەگوت بە فەزلی ئەڵڵا ئەگە خوا مەیلی لەسەر بێ چاو لێلەوەتی بەهارە دڵۆ پێ نابارێ، وشکە ساڵی بەڕێ دەکەی، بە زستانێکی سەخت دەنازی، دەیانگوت هەشتاکان هاتوۆتەوە ئەوەندە بە فروباران دەبێت لەوانەیە نیوەی هەولێر لە بەهارە ئاو بیبە. ئەی کوا و هەموو نوێژە بارانە دەکەین ئینشاءڵڵا خوا دوعاکانی خەڵقوی مسلمان وەردەگرێ. هەمووی ئاگادارکردنەوەی خوایە. ئامەنوا بالله هیچ سەبەبێک نییە لەسەر زەویدا بەبێ ویستی ئەڵڵا هیچی پێ بکرێ. دیار دەسروشتیەکان هەرچی کە خەڵک ناوی دەنێ ئەوە ئیلا دەبێ بڵێ ئەگەر ئیزنی ئەڵڵای لەسەر بێ. ئەوە ئیمانی ڕاستەقینەیە بەخوا.